عیشمان زیوەراڵات و خۆراکیە. 16 ڕۆژێکە هاتین هاینە فامیلی مۆڵە لە هەولێرە. ئیسا هاتین بۆ تەقتەق 2 ڕۆژە هاینە ناو ئەم پارکە. دوێکە خاس بوو کەمێ وەلی فامیلی مۆڵ خاستر بوو. فامیلی مۆڵ خاستر بوو. چون بۆ ناو پارکێکیش نازانم ئەو پارکە ناوی چە بوو لە فکرم نەماوە. ئەنا ئەویش خاس بوو نەفرە. ئەمە 3 ساڵە ئەتێم. ئەمە 3 ساڵە ئەتێم بۆ عێراق. بۆ سلێمانیە چووگین، بۆ هەولێر چەند دەفعە چووگین، بۆ ناو عەرەبەکان چووگین، چەند دەفعە چووگین. ئەنا ئەم دەفعە زیوەراڵاتمان هاوردگا. ئەنا هەر ئەدوێجات و خۆراکی تێرین. نە وەڵڵا خۆمان درستی ناکەین وەلی هەر هین مەنتەقەی سنەس. هین مەنتەقەی سنەسەی تێرین. هەم ئەدوێجاتەکەمان هەرچی خۆراکیمان هاوردووی هەر هین سنەس. پێوەسە قەدری ژن بزانن چۆن ژن دانەی وەک من لە ماڵەوە کارەکەم ئەتێم بۆ ئێرەیجە ئیشەکەم ئەمە خۆی لە دوو لاوە کارەکەم. وەختی ئەشێ ئەو خانەوادە قەدرم بزانێ وانە بەرخاتر چە؟ بەرخاتر ئەوە زندگی فشار زندگی تێبوو بکارە. من تێم بۆ ئەم ئیشە لە ماڵەوە کارەکەم. ئەمە لە ئێرانە لە بێهترین نقطەی خیابانەکانە دوکانمان مەخازە. ئێوە پێیژن چە؟ ئێمە ئیژین دوکان. دوکانمان گردوو وەک ئەمە وەڵڵا ئەو نەکراهاکەی زیاو بوو جەممانەو کردەوە. ئەلان ئەو زیوەراڵاتە هاوردگمانە بۆ ئێرە واقعەن وێنا نەمانتوانی بیفرۆشین چۆن کراکەی فرە زیاو بوو نەمانەتوانی. بە قورعان گشتیاتە پامان حتا ئیسەیژە و کەنیشمە خەرزاتەوە. کوردستان فرەیان خانەدارن هەر لە ماڵە کاری ماڵەکەن فرەیان هەسی معالمە هەسی هاناو کاردەوڵەتە ئاواسە هەسیژی وەک من ئاوا لە شارگەلا لە شارەکەی خۆمانە ئیشەکە ئاواسە. وەڵا دیخرابەی چە خاس بووایە من ناهاتم بۆ ئێرە چون لێناک ناتوانی ئایسە مەخازەی بگری ئەو مەقازە کراهاکەی بیت گیرانە گشتی پۆڵ فراسێنن ئێمەش ناتوانین لەبەر خاترەوە هاتیگنە بۆ ئێرە.